ئینسانێک لە خوای پەروەردگار بترسێت لە هیچ کڕین و فرۆشتنێکیدا خیانەت ناکات. محەممەدی کوڕی مونکەدیر کە یەکێکە لە زانایان جارێکیان بەردەستێکی هەبوو کە چەند پارچە قوماشێکی لەلا دانابوون، هەندێکیانی گوتی بە 10 دەرهەم بیفرۆشە، هەندێکی یانیشی گوتی بە 5 دەرهەم بیفرۆشە. یەکێکیان دیارە خەلەلێکی تێدا بووە، گوتی ئەوەیان ئاگات لێبێت بە 5 دەرهەم دەیفرۆشی ئەگەر موشتەری هات. دیارە ئەوەی کە بەردەستەکەی بوشتەکەی بۆ دەفرۆشت لێی تێک چوو بوو کە ئەوەیان بای 5 دەرهەمە، بۆیە موشتەریەکی هاتو بە 10 دەرهەم قومە پارچە قوماشەکەی پێفرۆشت. دوای ئەو پیاوەیە کە هاتەوە زانی کە ئەو پارچە قوماشە خراپەیەکی تێدا بووە و بای 5 دەرهەم بووە، یەکسەر چوو بە دوای پیاوەکەی کەوت هاتاوەکو ئەو پیاوەی دۆزیەوە، ئەو ڕۆژەیە لێی گەڕا بۆ ئەوەی 5 دەرهەمەکەی کە زیادەی وەرگرتۆ بیداتەوە. ئینسان کە لە خوای گەورە ترسا خیانەتی پێ ناکرێت لە کڕین و فرۆشتندا. دەبێ ئێمەش ئەوڕۆ تەماشای خۆمان کەین، ڕوو لە خۆمان کەین تا چەندە بەو شێوازەیە لە خودای پەروەردگاری خۆمان دەترسین، چونکە هەموو شتێک لە مەیدانی واقعدا دەردەکەوێت، نەک بە قسە و نەک بە شیعار. بۆیە پیاوەکەی دۆزیەوە و گوتیان دەوێت 5 دەرهەمەکەت دەمەوە، یاخود پارچە قوماشەکەم بدەیەوە، یان دەبێ بە شێوازێک لە شێوازەکان پارەکەت پێ بدەمەوە. گوتی کاکە ئاخرە من ڕازیم قەی ناکات. گوتی ئەتۆش ڕازی بی؟ ئەمن ڕازی نیم، هەروەکو چۆن بۆ خۆم ڕازی نیم شتێک بە 5 دەرهەم بێ بە 10 دەرهەم پێم بفرۆشن، دەی بۆ تۆش بە هەمان شێواز ڕازی نیم، دەبێ 5 دەرهەمەکەم لێ وەربگریەوە. بۆیە پارەکەی داوە بە پیاوەکە و ئەنجا ڕۆیشت. ئەو پیاوەیە گوتی بەڕاستی ئەوە پیاوێکە ئەگەر بێت و بارانمان بۆ نەبارێت دەبێ بچین داوا لەو پیاو چاکەی بکەین بۆ ئەوەی داوا لە خوای پەروەردگار بکات، دوعا بکات بەهۆی ئەو پیاوەیەوە بارانمان بۆ ببارێت.